بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين، وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين، وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. بینەران بیستەرانی بەڕێز و خۆشەوی سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەک بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی تیشێک بە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست شادەبمەوە. خۆشەویستان، لە ئەڵلقەی ئەمڕۆژماندا درێژە پێدەری ئەڵلقەکانی ڕابردوو تیشک دەخەینە سەر ئەوەی کەوا چۆن بتوانین ئێمە بە خۆمان چارەسەری گرفت و کێشە و مشکیلەکانی ڕۆڵەکانمان بکەین. دایک و باوکی بەڕێز، پەروەردەکاری خۆشەویست، ئەمڕۆ باس لەوە دەکەین کە پێویستە دایکان و باوکان، پەروەردەکارانی بەڕێز، کێشە و گرفتەکانی خۆیان چارەسەر بکەن پێش ئەوەی کە چارەسەری کێشە و گرفتی ڕۆڵەکانیان بکەن. واتە ئێمەی باوکان، دایکان دەبێ پێش چارەسەرکردنی گرفت و کێشەی ڕۆڵەکانیان کێشە و گرفتەکانی خۆیان چارەسەر بکەن. بۆیە بەڕێزان، دەڵێم تۆ کوڕەکەی خۆتم پیشان بدە، من پێت دەڵێم کە تۆ چێی، یاخۆت پێم بڵێ کە تۆ چێی، تۆ چۆنی، پێت دەڵێم کە کوڕەکەت چۆن دەبێتن لە داهاتوودا. بەڵێ بەڕێزان، منداڵەکان، ڕۆڵەکان، جگەرگۆشەکانی ئێمە، ئاوێنەی کۆمەڵگان، ئەوان ڕنگدانەوەی کەسایەتی ئێمەن، واتە ئێمە چۆن بین کەسایەتی ئەوانیش ئاوا دەبێتن. بۆیە خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکاران، پێویستە پێش هەموو شتێک ئێمە دەرونی خۆمان چاک بکەین، چاکسازی لە خۆماندا بکەین پێش ئەوەی کە ڕۆڵەکانمان چاک بکەین و گرفتەکانیان چاک بکەین و چاکسازیان تێدا بکەین. واتە ئیسلاحکردنی خۆمان پێویستە پێشەچی پێش ئەوەی ئیسلاحی منداڵ و ڕۆڵەکانمان بکەین. پێویستە سەرەتا گرفت و کێشەکانی سلوکیاتی خۆمان، کێشە و مشکلە دەرونیەکانی خۆمان، کێشە و گرفتە ڕەوشتەکانی خۆمان، ڕەفتارەکانی خۆمان چاک بکەین پێش ئەوەی کە گرفتەکانی ڕۆڵەکانمان چاک بکەین. خۆشەویستان، چونکە ئێوە ئەسڵن، دایکان و باوکان ئەسڵن، بناغەن، بنچینەن، منداڵەکان فەرعن، لقن، پۆپن، کەواتە پێویستە سەرەتا ئەسڵ و بنچینە و بناغە چاک بکرێتن. ئەگەر بینایەک، باڵەخانەیەک، ئەگەر بناغەیەکی باش نەبێتن، ئەو باڵەخانەیە و ئەو بینایە دروست نابێتن بەڕێک و پێچی. بۆیە وەکو گوتم، پێویستە ئەسڵ چاک بکرێتن، چاکسازی تێدا بکرێت، ئینجا لقەکان، ئەو لق و پۆپانەی کە لێی دەبنەوە ئەوان بە خۆیان چا دەبن. بۆیە باوکی بەڕێز، تۆ ئەسڵی، منداڵەکان وێنەی تۆن، ئەگەر ئەسڵ چاک ببێتن وێنەکەش چاک دەبێتن. تۆ سێبەری، یاخود بە شێوازەکی تر بڵێم منداڵەکانی تۆ سێبەری تۆن، سێبەریش بە دوای ئەسڵدا دەڕواتن. ئەگەر ئەسڵەکە خوار بێتن، سێبەرەکەش خوار دەبێتن. بۆیە ئەگەر ئەسڵەکە ڕاست بوو، سێبەرەکەش ڕاست دەبێتن. بۆیە پێویستە دایکان و باوکان پێشەچی، یعنی بەڕاستی گرنگی بە خۆی بداتن، خۆی چاک بکاتن پێش چاککردنی ڕۆڵەکەی. دەگوترێ خۆشەویستان، منداڵی نەخۆش یعنی بە زۆری وایە کە بەرهەمی خێزانێکی نەخۆشە. منداڵێکی ڕاست و چاک و تەواو و تێر و تەسەل بەرهەمی خێزانێکی تەواو و تێر و تەسەل و ڕاست و تەواوە. بۆیە یعنی ئەگەر هاتوو ئەو خێزانی کە بڵین تەواو بیتن، خێزانێک کە ڕاست و دروست بێتن لە هەموو ڕوەکانەوە، دەڵێم کاتێک کە خێزانێکی باش بێتن، ئەوە دەبینی منداڵەکانیشیان بەڕاستی هاوسەنگن، لە ڕووی دەرونیەوە هاوسەنگن، منداڵی تێر و تەسەل و تەواون. بەڵام
خێزانێک کە ناتەواو بێ لە ڕووی دەرونیەوە ناهاوسەنگ بێتن دەبینی ڕۆڵەکانیشیان لە ڕووی دەرونیەوە یعنی تووشی ڕاڕایی و دوودڵی و وەکو دەڵێن ناهاوسەنجی و هەڵبەز و دابەز دەبن ئەگەر ینی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەرونیەوە هەر خێزانێک ناتەواو بێتن منداڵەکانیشی هەمان بەرهەمی ئەم خێزانە دەبن و ئاوا وەکو دەڵێن ناتەواو دەردەچن ئللا مەگە وەکو دەڵێن ئللا من ڕەحیمە ڕەبی بەڕاستی ئەگەر شاذێک دەربچێتن ئەگەنا بە زۆری وایە وەکو دەڵێن لیکولی قاعیدەتین شەواذ بۆ هەموو قاعیدەیەکیش بۆ هەموو بنەمایەک شتێکی شادمان هەیە لەوانەیە دەربچێتن بۆ نمونە لە خێزانێکی ناتەواودا ڕۆڵەیەکی تەواو و باش دەربچێتن بەڵام ئەوە شازە وەکو گشتی ئێمە قسە دەکەین بە شێوازێکی گشتی خێزان ئەگەر ناتەواو و ناهاوسەنگ بوو بەڕاستی منداڵی ناتەواو و ناهاوسەنگ لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەردەچێت و بەو شێوازە دەبێتن بۆیە خۆشەویستان بەڕاستی لە ژیاندا ژیان ئەوەی فێری ئێمە کردووە کە منداڵی تێر و تەسەل و تەواو وەکو دەڵم لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە بەڕاستی دایک و باوکی تەواو و تێر و تەسەل لە پشتیانەوە وەستاون لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە واتە ئێمە ئەوەی کە دەیبینین لە کۆمەلگادا ئابە و شێوەیە بەڵام منداڵێک کە ناتەواو بیتن لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە باسی ئەوە دەکەین دەبینی بەڕاستی دایک و باوکێک لە پشتیەوەن کە خۆیان لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە ناتەواو و ناهاوسەنگن بە شێوازێکی تر دەتوانین بڵین لەوانەیە ئەو دایک و باوکە یاخود یەکێکیان لە هەردووچیان یاخود یەکێکیان لەوانەیە نەخۆشی بەدەست نەخۆشی عەقلیەوە بناڵێنیتن لە ڕووی عەقلیەوە تەواو نەبێت یا لە ڕووی دەرونیەوە لەوانەیە تەواو نەبێتن یان لەوانەیە ناهاوسەنجی لە کەسایەتیدا هەبێتن یان تووشی بڵێن ناهاوسەنجی لە ڕووی خێزانیەوە لە ڕووی ماڵەوە لەوانەیە ئەو پیاوە ژیانی هاوسەرگیری لەوانەیە ناهاوسەنگ و لەوانەیە کێشە و مشکلە و گرفتی تێدا بێتن بۆیە ڕۆڵەکان ئەوانەی کە گرفتیان هەیە کە ناتەواون ئەمانە هۆکارەکانی تیان واتە دایک یان باوک یەکێک لەو گرفتانەی هەیە کە باسمان کردن بۆیە خۆشەویستان بە زۆری وایە ڕۆڵەکان وەکو دەڵێن کەپشی فیدان بەرخی قوربانین لەو نێوەندەدا دەبنە قوربانی دایک و باوچیان کاتێک کە ئەوان تەواو نەبن ئەوانیش بە هەمان شێوە بەدەست دایک و باوکەوە دەبنە قوربانی خۆشەویستان کاتێک کە باوک دەستی تۆمەت بۆ ڕۆڵەکەی درێژ دەکات و ئاوا دەستی تۆمەتی بۆ درێژ دەکاتن دەبێ ئەو باوکە بزانێتن لە یادی نەکاتن یەک پەنجەی بۆ کوڕەکەی درێژ کردووە بۆ کچەکەی درێژ کردووە پەنجەی تۆمەت بەڵام چوار پەنجەی تر بۆ چێ گەڕاونەتەوە بۆ خودی خۆی گەڕاوەتەوە یەک پەنجەی بۆ ڕۆڵەکەیە بەڵام ئەوانی تر چوارەکەی تر بۆ خۆی دەگەڕێتەوە کەواتە دەبێ بزانین کە بەڕاستی چابوونی دایک و باوکان ئیسلاحکردن و چاکسازبوونی دایکان و باوکان سوودی بۆ ڕۆڵەکان دەبێتن ئەگەر لە داهاتوش دابێتن بەڵام بە پێچەوانەوە خراببوونی دایک و باوک ناهاوسەنجی دایک و باوک بەڕاستی زیان بە ڕۆڵەکانیان دەگەینێتن ئەگەر ئێستا بیت یان لە داهاتوشدا ئەگەر ئێستاش زیانی پێنەگەینیتن لە داهاتوو زیانی زۆری بۆ دەبێتن بۆیە خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز پەروەردەکاران بەڕاستی پێویستە ئێمە سەرەتا لە خۆمانەوە دەست پێ بکەین پێویستە ئێمە کێشە و گرفتەکانی خۆمان چارەسەر بکەین پێش ئەوەی کە گرفتەکانی ڕۆڵەکانمان چارەسەرکەین پێویستە چاو بە ڕەفتارەکانی خۆمان دابجێڕینەوە پێش ئەوەی کە چاو بە ڕەفتاری ڕۆڵەکانمان دابجێڕین خۆشەویستان بەڕاستی پێویستە تەماشای ڕەفتارەکانی خۆمان بکەین پێویستە ئێمە بەڕاستی هەست و سۆزی خۆمان بناسین بە دوایدا بگەڕێن و هەست و سۆزی خۆمان بزانین چۆنە پێش ئەوەی کە هەست و سۆزی ڕۆڵەکانمان جگەرگۆشەکانمان بزانین پێویستە بزانین یعنی چۆن هەوڵدەین هەڵچوونەکانی خۆمان زەبت بکەین پێش ئەوەی کە لۆمە و گلەیی لە ڕۆڵەکانمان بکەین بڵین وەڵا منداڵەکانمان عەسەبین منداڵەکانمان زوو هەڵدەچن
پێویستە ئێمە زەبتی هەڵچوونەکانی خۆمان بکەین. وامان کردووە هەڵچوونەکانی خۆمان، ئینفعالەتەکانی خۆمان توانیمانە بەسەر خۆمان زاڵ بین، ئەیکە نەمانتوانیە بۆ گلەی لە ڕۆڵەکانمان دەکەین. آخر ڕۆڵەکانی ئێمە وەکو گوتم سێبەری ئێمەن، ئەگەر ئێمە خواربین ئەوانیش خوار دەبن. بە زۆری وایە کاتێک کە ڕۆڵەکەت عەسەبیە باوەڕ بکە ئەو عەسەبیەتیەی یان لە دایکەوە وەرگرتووە یان لە باوکەوە وەرگرتووە، هۆکارەکەی خۆتی. بۆیە خۆشەویستان پێش ئەوەی کە داوایان لێ بکەین کە ڕەفتارێک بکەن منداڵەکانمان، داوای ڕەفتارێکیان لێ بکەین، پێویستە ئێمە ئەو ڕەفتارە لە خۆماندا ببینین، بە خۆمان جێبەجێمان کردبیتن پێش ئەوەی کە داوا لەوان بکەین. و کاتێک کە قەدەغیان دەکەین لە ڕەفتارێک، پێویستە ئێمە خۆمان ئەو ڕەفتارە نەکەین. یعنی بەڕاستی ڕۆڵەکان خۆشەویستان چاو لە دایک و باوچیان دەکەن، چاو لە پەروەردەکاران دەکەن. واتە ئێمە دەبێ ببینە نمونە بۆ ڕۆڵەکانمان، ئەوان چاو لە ئێمە بکەین، چاولێکەری باش بین بۆ ئەوەی کە وەکو دەڵێن ئێمە نمونەی باش بین بۆ ڕۆڵەکانمان، قودوەی باش بین، پێشەنجی باش بین بۆ ئەوەی ئەوانیش چاو لە ئێمە بکەن. ئەگەر ناخوا نەخواستە ڕەفتاری خراپ، کرداری خراپ، سلوکیاتی خراپ، ڕۆڵەکانیش بە هەمان شێوە ئەم شتانەی ئێمە جارشتر دووبارەی دەکەنەوە. پێم خۆشە دایکان و باوکانی بەڕێز لێرە ئەوەتان یاد خەمەوە کە ڕۆڵەکانی ئێمە بەڕاستی ئامێری هەستکردن لە دوورەوە ئامێرێکیان هەیە، جیهازێکیان هەیە کە لە دوورەوە هەست بە ئێمە دەکەن. ئامێری هەستکردن، بەڵێ جیهازی عاتیفە، ئامێری هەست و سۆز، ئامێری ئیحساس، هەستکردن، پێش ئەوەی کە عەقڵیان نضوج ببێتن، پێ بگاتن، لە ڕووی ژیریەوە پێ بگەن، ئەو جیهازیان هەیە. واتە پێش عەقڵ جیهازی هەستکردنیان بەهێزەوەمان لە یاد نەچێتن. باوەڕ بکەن منداڵ جیهازێکیان لەلایە کە جیهازی کەشفکردنی درۆیە. منداڵ دەزانێت تۆ درۆ دەکەی یان ڕاز دەکەی. واتە بۆ نمونە مەبەستم ئەوەیە کە درۆکردنی قسە بێتن یان درۆکردنی مەشاعیر و هەست و سۆز بێتن. جاروەهەیە لەوانەیە بە درۆ دایک و باوک شعورێک هەستێک بۆ منداڵەکەی دەربڕێ، بەڵام منداڵ دەزانێت. منداڵ خۆشەویستان وەکو ئەو جیهازەی ترۆمۆتەر هەیە، بەڕاستی جیهازێکی ترۆمۆتەری زۆر وردیان هەیە بۆ پێوانەکردنی پلەی خۆشەویستی. ئایا بەڕاستی جا ئەو خۆشەویستیە چێ لە نێوان خۆتان دابی وەکو دایک و باوک، واتە وەکو ژن و مرد، ئایا منداڵ دەزانێت کە دایک و باوچیان یەکتریان خۆش دەوێتن، یاخود لە بینی ئێوە و لە بینی منداڵەکانتان ئایا بەڕاستی ئێوە ڕۆڵەکانی خۆتان خۆش دەوێ یان نا؟ منداڵ زۆر بە جوانی هەستی پێ دەکاتن، هەست دەکات کا چێ خۆشی دەوێ و چێ خۆشی ناوێتن. خۆشەویستان ینی حەز دەکەم لێرە ئەو نهێنیە گەورەیەتان پێ بڵێم، نهێنی پەیوەندیکردن لە نێوان مرۆڤەکان. خۆشەویستان بە تایبەتیش لە نێوان دایک و باوک و لە نێوان ڕۆڵەکاندا، ئەویش ئەوەیە کە پەیوەندی لە نێوان مرۆڤەکان خۆشەویستان دەبێتە دوو بەش. پەیوەندی وشەمان هەیە قسەکردن کە پێڵەن التەواصل اللەفظی و کە بە قسە دەکرێتن ئەوە، و پەیوەندیمان هەیە بە پێی دەڵێن تەواصل غەیر لەفظی کە بە ڕەفتارە، پەیوەندی بە ڕەفتار، سلوکیات، یاخود بە کردار، یان بە ئاماژەکردن بە ئیشارەتێک، یاخود بە زمانی جەستە، بە ئاماژە و بە زمانی جەستە. خۆشەویستان پەیوەندیکردنی غێر لەفظی ئەوەی کە گوتم بە ئاماژە و بە دەست و بە زمانی جەستە و بە کردار و ڕەفتار، ئەوەیان بەڕاستی بە ڕێژەی 93% کاریگەری لەسەر منداڵ هەیە. یعنی ئاوادا بەش بووە. 55% پەیوەندی بە چاوەوە هەیە، لە ڕێگەی چاوەوە کاریگەری لەسەر منداڵەکان هەیە کە پێی دەڵێن تەواصل بەسەڕی. 55% چاو کاریگەری خۆی هەیە لەگەڵ منداڵەکانت. 38% پەیوەندی تەواصل سەمعی، پەیوەندی بە گوێچکەوە بە گوێگرتنەوە هەیە کە ئەمە کاریگەری لەسەر منداڵ دەکاتن. و هەروەها
ئەوەی کە گوتمان تەواصل لەفظی و بە وشە پەیوەندی بە قسەکردنەوە هەیە 7% کاریگەری لەسەر منداڵ هەیە، تەنها 7% کاریگەری هەیە. بۆیە خۆشەویستان دەبێت ئەو ڕاستیە بزانن کە ئێمە بەڕاستی ڕۆڵەکانی ئێمە ئەوەندەی بە ڕەفتارەکانی ئێمە کاریگەر دەبن بە ڕێژەی 93% بە ڕفتاری ئێمە، بە کردداری ئێمە، بە ئاماژەکانی ئێمە، بە زمانی جەستەی ئێمە کاریان تێدەکاتن. تەنها 7% قسەی ئێمە کاریگەری لەسەر منداڵەکان هەیە. بۆیە نابێ ئەوە لە یاد بکەین. بۆیە خۆشەویستان کاتێک کە قسەکانی ئێمە وتەکانی ئێمە لەگەڵ کردارەکانمان تێک دەگیرێتن، ڕەفتار و کردارمان لەگەڵ گفتارمان کاتێک تێک دەگیرێتن، تەعاڕف دروست دەبێتن، لەو کاتە منداڵەکان ڕۆڵەکانی ئێمە تەصدیقی کردارەکانمان دەکەن. بەڵێ کردارەکانمان بەڕاست دەزانین، نەک قسەکانمان، نەک وتەکانمان، نەک گفتارمان، چونکە دەنجی کردارمان زۆر بەرزترە لە دەنجی گفتارمان. بەڵێ دەنجی کردار دەنجی بەرزترە لە دەنجی گفتار، لە دەنجی قسەکردن زۆر زیاتر هاوار دەکاتن. سەماعەکەی زۆر بەهێزترە، زۆر باشتر منداڵەکان گوێیان لە دەنجی کردار دەبێت نەوەک لە دەنجی گفتار. بۆیە ئەوە بەڕاست دەزانن خۆشەویستان. بۆیە بەڕاستی زۆر جاران دەبینی منداڵەکان گوێیان لەوە نییە کە تۆ چ دەڵێ، گوێیان لە قسەکردنت نییە. بۆیە باوکێک کە جگارە بکێشێتن، باوکێکی جگەرەکێش، کاتێک کە چەند بە ڕۆڵەکانی بڵێ جگارە مەچێشە، گوێیان لێ نییە لەبەرەوەی بە کردار بابیان دەبێنن جگارەت دەچێشیتن. بۆیە ڕۆڵەکانی چاوی لێ دەکەن، چاوی لێ دەکەن، چاو لە جگارە کێشانەکەی دەکەن و ڕۆڵەکانیشی دەبنە جگەرە چێش. بەڵێ خۆشەویستان دایکێکی عەسەبی، دایکێک کە هەمیشە تووڕە بێتن، عەسەبی بێتن، بەڕاستی ڕۆڵەکانی بە تایبەتیش کچ وەکو دەڵێن چاو لە دایکی دەکاتن. منداڵەکان چاو لە دایکی دەکەن و عەسەبی دەردەچن، تووڕە دەبن، هەموو کاتێک تووڕە و ترش دەبێن. بۆیە دەبێت ئەو ڕاستیە بزانین. بۆیە لە هەندێک نمونەی قەدیم هەیە وەکو دەڵێن پەندی پێشینیان دەڵێ لە عەرەبیش هاتیە وەمەن شابەهە ئەباهو فەما ظەلەم، ئەوەی کە بە باوکی بچێتەوە و هەر کوڕێک وەکو باوکی بێتن زوڵم مستەمی نەکردووە، کەواتە کوڕ بە باوکی دەچێتن. یاخود لە نمونەیەکی تری عەرەبی هاتووە ئەڵێ اقلب القدر على فمها تطلع البنت لأمها، دەڵێ وەکو دەڵێن چادانەکە سەراوبن دابنێ یەکسەر دایکە کچەکە وەکو دایکی دەردەچێتن. لە پەندی پێشینیانی کوردەواریش داهاتووە دەڵێ دایک ببێنە و کچ بخوازە، واتە کچ بە هەمان شێوەی دایکی دەردەچیتن. بۆیە خۆشەویستان بەڕاستی ئەم ئەو تێ پێسەرسام کە دەڵێ إن فعل رجل في 1000 رجل أقوى من قول 1000 رجل لرجل. کرداری پیاوێک لە 1000 پیاودا، واتە کاتێک کە کەسێک کردارێکی جوان دەکات و 1000 پیاو چاوی لێ دەکەن ئەو کردارە دەکرێتن، زۆر بەهێزترە لە وتەی 1000 پیاو کە 1000 پیاو بە کەسێک بڵێن کردارێکی باش بکەم. بۆیە بەڕاستی وەکو گوتم کردار یعنی من ڕۆڵەکان چاو لە کرداری ئێمە دەکەن، قسەکان ئەوەندە کاریگەریان نییە ئەوەندەی کە کردار کە ڕەفتار کاریگەری لەسەر ڕۆڵەکان هەیە. خۆشەویستان ڕۆژێک لە ڕۆژان گەنجێک دزی دەکاتن، کاتێک دزی دەکات و قازی ئەو سەردەمە دەیەوێتن حەدی لێ دەربکرێتن لەو گەنجە دەستی ببڕدرێتن. ئەلەو کاتە منداڵەکە دەڵێتن هاوار دەکا، ئەو گەنجە هاوار دەکات دەڵێت دەستی من مەبڕن، دەستی دایکم ببڕن، چونکە من کاتێک سەرەتا کە بچووک بووم و هێلکەیەکم دزی لە دزینی هێلکەوە دەستم پێکرد، کاتێک کە هێلکەیەکم دزی دایکم لە جیاتی ئەوەی کە خۆم لێ تووڕە بکات و لە جیاتی ئەوەی کە منعم کات و ڕێگریم لێ بکاتن دەموچاوی گەشت بوو، زۆر کەیف خۆش بوو کە من هێلکەیەکم دزیوە. بۆیە ئەوە بۆ هاندەرێکی من کە ڕۆژ بە ڕۆژ دزی بکەم و دزی گەورەتر بکەم.
بۆیە دایکان و باوکانی بەڕێز تکایە وەکو دەڵێن هەوڵدەن ڕۆڵەکانتان ئێوە پاڵپشتیان مەبن لە کردداری خراپ ئەها ئەو دزە گەورانی ئەو ڕۆکە وڵات بە تاڵان دەبن باوەڕ بکەن هەمویان بەرهەمی ئەوان کە پەروەردەی تەندروست نەکراون با هەوڵدەین ڕۆڵەکانمان پەروەردەی باشیان بکەین بۆ ئەوەی کە وڵات و نیشتیمان حەساوە بێتن لە ژێرسایەیاندا چونکە ئەو منداڵی ئەو ڕۆت بەیانی دەبێتە سەرکردەیەک بەیانی دەبێتە کاربەدەستێک ئەگەر ئینسانێکی باش بێتن کردار و ڕەفتاری باش بێتن بەیانیش بە هەمان شێوە باش دەبێتن بۆیە خۆتان چاککەن بۆ ئەوەی ڕۆڵەکانیش چاک بن عەمری کوڕی عوتبە خوای لێ ڕازی بێتن کاتێک کە مامۆستایەکی بۆ کوڕەکەی خۆی هێنا کە وانەی پێ بڵێتن دەزانی چی بە مامۆستاکەی گوت پێش ئەوەی کە ئەو مامۆستایە دەرس و وانە بە کوڕەکەی ئەو بڵێتن پێی گوت بە مامۆستاکەی فەرموو لیەکن ئەوەل ئیسلاحیکە لیوەلەدی ئیسلاحوکە لنەفسیک گوتی ئەی مامۆستا پێش ئەوەی کە تۆ کوڕەکەی من ئیسلاح بکەی و چاچی بکەی و وانەی پێ بڵێ تکایە خۆت باش بکە ئەوە سەرەتا فإن عينه معقودة بعينك چاوەکانی ئەو بە چاوی تۆوە گرێدراون تۆ چۆن بڕوانی و چۆن چی بکەی و چ ڕەفتارێ بکەی ئەویش وا دەکاتن فالحسن عنده ما صنعت چاکە ئەوەیە کە تۆ دەیکەی ئەو چاو لە تۆ دەکاتن چاکە لای ئەو کردارەیە کە تۆ دەیکەی والقبيح عنده ما تركت خراپەش ناشیرین شتی خراپ لای ئەوەیە کە تۆ نایکەی و کە تۆ پشتی تێدەکەی بەڵێ خۆشەویستان ئەمە قسەی عەمری کوڕی عوتبە بوو بۆ مامۆستای کوڕەکەی چونکە ئەو دەیزانی ئەو ڕۆڵەی ئەو مامۆستاکەی خۆی بە پێشەنگ دەزانێتن چاو لە مامۆستاکەی دەکات مامۆستا چۆن بێتن ئەویش ئاوا دەبێتن بۆیە ئەمە ئەرچی پەروەردەکارانە ئەرچی دایکان و باوکانە کە سەرەتا خۆیان باش بکەن پێش ئەوەی کە دەست بە پەروەردەی منداڵەکانیان بکەن دایکان و باوکانی بەڕێز جارێکی تر دەگەڕێمەوە سەر ئەوەی کە نەخۆشی عەقلی لای دایکان و باوکان بەڕاستی کاریگەری دەبێتن لەسەر ڕۆڵەکان یعنی ئەوەمان لەبیر نەچی هیچ شک و گومانی تێدا نییە کە دایک و باوک یاخود هەردووچیان بن یان یەکێکیان بیتن کاتێک کە نەخۆشی لە ڕووی عەقڵیەوە نەخۆشی هەبێتن بێگومان کاریگەری لەسەر منداڵەکەی بەجێ دێڵێت چ لە ڕێی ویراتیەوە بێتن چ لە ڕێی پەروەردەکردنەوە بێتن چونکە ئەگەر یەکێک لە دایکان و باوکان ئەو نەخۆشیی هەبێت بەڕاستی پێویستە یەکێک هاوکاری بێتن یعنی لەو خێزانەدا یەکێک هاوکاری ئەو دایکەیان ئەو باوکە بێ بۆ چارەسەرکردن چونکە بەڕاستی ئەومان لە یاد نەچێ نەخۆشی عەقڵی ئەو کەسانی کە نەخۆشی عەقڵیان هەیە بەڕاستی وا دەزان کە ئەو لە هەموو کەس عاقڵترن وەکو دەڵێن ئەعقەل العوقەلا خۆیانن هەست بە خۆیان ناکەن بەڵام دەوروبەریان هەستی پێ دەکەن بۆیە دەوروبەریان دەبێ یارمەتیان بدەن لە چارەسەرکردن بۆیە خۆشەویستان ئەو منداڵە کاتێک کە لەگەڵ نەخۆشی عەقڵی بژیتن وەڵی شەوی ڕابردوو ینی لە کەناڵەکان بینیمان بەڕاستی باوکێک چی بە منداڵێک کردبوو ئاخر ئەو جۆرە باوکانە نەخۆشی عەقڵیان هەیە چ سزایەکی دابوو ئاخر لەسەر چی منداڵێکی بچووک خۆشەویستان کاتێک کە ئەو منداڵە لەگەڵ نەخۆشیێکی عەقڵی لەگەڵ باوکێک کە تووشی نەخۆشی عەقڵی ببیتن بەڕاستی ژیانی لە مەترسیدایە ئەو منداڵە و ئەم منداڵش بەڕاستی چاو لە ڕەفتارەکانی باوکی دەکاتن هەنا هاوسەنگ دەردەچێتن ئەو منداڵە یعنی وەکو گوتم ژیانی لە مەترسیدایە چونکە بەڕاستی هەندێک لە نەخۆشی عەقڵیەکان منداڵی خۆیان دەکوژن خوا پەناماندات یعنی باوک هەبووە دایک هەبووە ڕۆڵەکەی خۆی کوشتیە یعنی ئەمە چونکە لەوانەیە هەندێک گومڕایی هەندێک وەکو دەڵێن ڕێگە لێ بزربوون لای ئەو دایک و باوکە هەبێتن هەندێک یعنی فکرینان بێسەروبەر هەبێتن لای ئەو منداڵە وا بکاتن کە ڕۆڵەکەی خۆی ئازاری پێ بگەینێتن زیانی پێ بگەینێتن بۆ ئەوەی یعنی ئەووا دەزانن زۆرێک لەو جۆرە دایک و باوکانەوا دەزانن کە منداڵەکەی خۆی وەکو دەڵێن دەیحەسێنێتەوە بۆ ئەوەی کە تووشی ئەو عەزاب و ناخۆشیە نەبێتن لە مستەقبەلدا کە ئەوان تووشی بوون بۆیە وا دەکەن
کەواتە ژیانی منداڵێک کە لەگەڵ دایک و باوکێکی ناهاوسەنگ و کە نەخۆشی عەقڵی هەبێتن لە مەترسیدایە. بۆیە پێویستە دەوروبەر خزم و کەس و کار چارەسەری ئەو جۆرە دایک و باوکانە بکەن. جارێکتر لە ڕووی دەرونیەوە ئەو دایک و باوکەی کە لە ڕووی دەرونیەوە نەخۆشی دەرونیان هەیە، بەڕاستی ئەمەشیان یعنی کاتێک کە دایکێک باوکێک قەلەقی هەبێتن بەردەوام لە نەخۆشی قەلەق و خەمۆچی و ترس، چونکە هەمانە ترسی نەخۆشی ترسیشمان هەیە، وەسواسمان هەیە لە ڕووی دەرونیەوە، ئەوەی کە وەسوەسەی هەیە، ئەوەی هستریای هەیە، ئەمانە ئەم جۆرە دایک و باوکانە منداڵەکانیان معەڕەزن کە تووشی هەمان نەخۆشی بن بەهۆی وراثی بیت یا بەهۆی بەکو گوتم پەروەردە بێتن لەگەڵ ئەو دایک و باوکە کە ئەو منداڵە لەگەڵیان گەورە دەبێتن. بۆیە خۆشەویستان بەڕاستی نەخۆشی دەرونی منداڵ لی دەگرێتەوە، وەکو ڤایرۆس زارێکی کە لە دایک و باوکی نەخۆشیەکە دەگرێتەوە. تەماشا کە دایکێک کە قەلەق بێت، خەمۆک بێت، هەمیشە نەخۆشی خەمۆچی هەبێتن، بەڕاستی منداڵەکانی بە هەمان شێوە خەمۆک دەردەچن، تووشی قەلەق دەبن، تووشی کەئابە دەبن، خەمۆک دەردەچن، لە ڕووی دەرونیەوە بە هەمان شێوەی دایکیان دەبن. باوکێک کە باوکێکی خەمۆک و هەمیشە نەخۆشی دەرونی هەبێتن، ڕۆڵەکانی هەمان شێوە دەردەچن، تووشی ئیکتیئاب و تووشی خەمۆچی دەبن. خۆشەویستان ئەو دایکێک کە زۆر دەترسیتن، نەخۆشی ترسی هەیە، بەڕاستی ئەو جۆرە ترسە لە منداڵەکانی دەچێنێت، لە ناخی منداڵەکانی دەچێنێت و منداڵەکانی ترسنۆک دەردەچن، تووشی ترس دەبن، لە هەموو شتێک دەترسن. بۆیە خۆشەویستان کاتێک کە دایک و باوک تووشی وەسواس دەبن، وەسواسێکی زۆرە، وەسواسیش زۆر کوشندەیە، وەسوەسە یعنی دەبێنی منداڵەکانیان بە هەمان شێوە تووشی ئەو نەخۆشی وەسوەسەیە بوون. جاروهەیە عائیلە هەمووی بەهۆی دایک یاخود بەهۆی باوکەوە تووشی کەسایەتێکی وەسواسیان لێ دەردەچێتن. بۆیە خۆشەویستان بەڕاستی تەحەکومکردنی زیادی دایک و باوک کە تووشی نەخۆشی دەرونی دەبن وا لە منداڵ دەکاتن، زۆر سەیطەڕەیان لەسەر دەکان بە خۆیان کە ئەو جۆرە نەخۆشیان هەیە منداڵەکان لە داهاتوودا تووشی شرمنی دەبن، تووشی ترس دەبن، و لە کۆتاییشدا کەسێکی وانییە یعنی کە خۆشەویستیان پێ بداتن تووشی لادان دەبن، تووشی علاقاتی ناشەرعی دەبن. بۆیە خۆشەویستان هەر دایکێک هەر باوکێک نەخۆشی دەرونی هەبی بەڕاستی پێویستە خۆی چارەسەر بکە، نەخۆشی عەقڵیان هەبی پێویستە دەوروبەرەکەیان چارەسەریان بۆ بکەن بۆ ئەوەی منداڵەکانیان تەواو بن لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە هەموو لە ڕووی جەستەیی و لە ڕووی کردار و ڕەفتارەوە منداڵی ساغ و سەلیمیان لێ دەربچێتن. هیوادارین خوای پەروەردیگار منداڵەکانمان تەواو بکات لە هەموو ڕوویەکەوە تێر و تەسەل بن لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونی و کەسانی هاوسەنجیان لێ دەربچێتن، کەسانی باش سوود بەخش بۆ خۆیان و بۆ کۆمەلگاکەیان. خۆشەویستان لێرەشدا ناچارین ماڵ ئاوایتان لێ بکەین. کۆتایی بە ئەڵقەی بەرنامەی ئەمڕۆمان هات تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی تر لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئەوەی زێدە ئازیز شادەبمەوە. لێرەدا ماڵ ئاوایتان لێ دەکەین و لای ئێوەمان خۆش و خواتان لەگەڵ. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.